ئێمە وەفدێکی ئەنجومەنی سیاسی ئەمڕۆ لە سنووری مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامیمان بەسەر کردەوە، ئەم ئەنجومەنی خەلیفان و ئەنجومەنی حەریر و مەڵبەندی سۆران و لەو سنوورە ئێمە لەگەڵ کاندیدەکانی ئەو سنوور و ستافی مەڵبەند و ئەنجومەنەکانی کۆمەڵ کۆبووینەوە بە مەبەستی ئاگادار بوون لە شێوازی بەڕێوەچوونی هەڵمەتی هەڵبژاردنەکانی لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی لەو سنوورە و خۆشبەختانە لێرە الحەمدوللا کۆمەڵی ئیسلامی هەم هەڵمەتەکان بە شێوەیەکی سەرکەوت و باش بەڕێوە چوون و هەم ئەوەی ئێمە تێگەیشتین یعنی بەدەمەوە هاتنێکی باش لە لایەنچین و توێژەکانی خەڵکی کوردستان بۆ لیستی 1940 کۆمەڵی ئیسلامیەوە هەیە. ئێمە چاوەڕوانین کۆمەڵی ئیسلامی هێزێکی سەرڕاست و ڕازگۆ بوو لە 4 ساڵی ڕابردوودا بە سیاسەتی ڕاست و دروستی لە ساحەی سیاسی دەناسرێتەوە. نوێنەر و پەرلەمانتارەکانی شایستەی و لێهاتووی و دڵسۆزیان لە مەیدانی کاردا سەلمات. ئێمە چاوەڕوانین لە سینۆ خەڵکی کوردستان بە گڕوتینەوە بەشدار بێ لە هەڵبژاردنەکاندا و دەنگ بدەن بە لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی. کۆمەڵ بەردەوامە بێ لەسەر سیاسەتە ڕاست و دروستەکانی بە ئاراستەی هێنانەدی حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستاندا و دروستکردنی حکوومەتی هاوڵاتی و ڕاستکردنەوەی باری خواری حکومڕانی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەستپێکردنی چاکسازی ڕیشەی و هەنگاونان بەرە و کۆتایی هێنان بەو قۆرەخکاریەی کە لە کۆی جومگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا هەیە. ئێمە چاوەڕوانین خەڵکی کوردستان بە گڕوتینەوە بەشدار بن و لیستی کۆمەڵی ئیسلامی سەربخەن و لێرە شۆ ئێمە تەمەنا بۆ تێک کۆی کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی دەکەین و دەستخۆشی و ڕێز و تەقدیری ئەنجومەنی سیاسیشمان گەیاند بە مەڵبەندی سۆران و ئەنجومەنەکانی.